وڵا هەر سەبارەت بە قەوارەی هەرێمی کوردستان و فراوانکردنی بازنەی پەیوەندیە دیپلۆماسیەکانی هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر ئەەکەم لەگەڵ میوانم دکتۆر بەیار دۆسکی شارەزای سیاسی نێودوڵەتی و مامۆستای زانکۆ کە میوانە لەگەڵمان بەخێرهاتی وەڵامدەری پرسیارەکانمانوێت بەخێرهاتی دکتۆر هۆکاری ئەو هەموو گوشاری کە دەخرێتە سەر هەرێمی کوردستان بۆ چیە گەڕێتەوە؟ طبعا يعني شتێکی واضحە هەرێمی کوردستان ڕاستی دوو جۆرە زەخت لەسەر کوردستان هەیە. یەک زەختێکی هەرێمایەتیە کە دەزانی ئیرانە تەن تورکیایە تا ڕادێک عێراق ینی بەشێکە لەو زەختە. هەرێمی کوردستان جێگایەک بوو چەندین ساڵ تانی یەک نمونەیەکی بدەتە منتەقە، نمونەیەکی پێکەوە ژیان، نمونەیەکی پێشکەوتنی جڤاکی، پێشکەوتنی ئابووری، پێشکەوتنی سیاسی، بوارە ینی لە چەندین بوارەهاندا هەر جار لە منتەقە کە مەسەن زەحمەتترین جیۆپۆلیتیکە لە دنیا، زۆرترین شەڕ لێکراون، زۆرترین جینۆسایت لێکراون. هەرێمی کوردستان خۆ دەزانن هەنی ئەو نمونەیە بوو کە منتەقەک بوو هەموو چەند ساڵێک جینۆسایدێک لێ دەکرا. ئەمجا دوای 2003 بوو جێگایە کە ئەو کەسانەی لە جینۆسایت هەڵدێن لە کوردستان دەمان. ئەوە لە ناحیەکی دیکەشی بە تایبەتی دوای 2005 و 6 کە هەرێمی عێراق بوو دەوڵەتێک ینی شەڕی تایفەگەری لێ پەیا بوو و دواتر ئەو شەڕە چوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانین چوو سووریا چوو جێگای دیکە. هەرێمی کوردستان تانی لە ئەو جیۆپۆلیتیکە زەحمەتە زانی جیرانی ئیران بی جیرانی تورکیا بی ئاسان نییە کە دوو دەوڵەتن سەنتەری دوو ئێک سونیە ئێک شیعەیە و ئەمجا هەرێمی کوردستان تانی وەکو کەسێک بمینێتن وەکو دەوڵەتێک بمینێتن کە تەرەفگیر نەبوو، ینی حیادی خوو پاراست ئەوەی خوو پاراست کە ئەوەیژی هەرێمی کوردستان زۆرتر بوو جێگای گرنگی نێودەوڵەتی و زۆرتر بوو جێگایەک مەسەلەن پێویستی بە پاراست مەسەلەن مستحقی پاراستن. حتا ئۆباما 2011 ئەفوان 2013 کە هەجوم کرا سەر هەولێر یەک لە ئەوانە گوتی ئەوە جێگایەکە پێکوە ژیان لێ دروست بووە و مەلجەیەکە بوو ئەوانەی زەحیەی شاری تایفینە لە عێراق مستحقی پاراستنی ئەمریکایە. باش دکتۆر ئەگەر شوێنێک پەناگە بێت، ئەگەر شوێنێک خۆی بە دوور بگرێت لە ململانیەکان، ناوچەیەکی ئارام بێت یاخود هەرێمێکی ئارام بێت لەم ناوچەیە کە پڕە لە شەڕ و ئاڵۆزی، ئەمانە مەترسین بۆ وڵاتانی دراوسێکە بەم شێوەیە هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان لە کاتێکدا سەرکردایەتی هەرێمی کوردستان هەمیشە دەڵێن کوردستان مەترسی بۆ هیچ شوێنێک نییە. بەڵێ مشکلە وەکو ینی تایبەتی ئەو سەردەمە ئۆکێ عێراق دەوڵەتێکە بەڕاستیژی سونە بێت شیعە بێت جمهوری بێت مەلەکی بێت ببتە ئەڵمانیاش عێراق دژی کوردستانە. بەڕاستی تایبەتیژی دوای 2003 ئەوە شتێکی زۆر وازح بوو. هەموو دنیا هات کە بەغدا 2013 تا ئێستاش بەغدا بگاتە ئاستی پێشکەوتنی هەولێر لە ناحیەکانی دیکە نانتانی ئیتر چیان کرد هەولێریان هەوڵدە هەولێریان کۆنتترۆلکەن هەولێری پێشکەوتنی هەولێر دەزانن. بەس ئەوەی زۆر گرنگتر ئەوەیە کە ئێستا باز دەکەین عێراق وەکو من گوتی ئەوە سابتە دائیمەن هەرێمی کوردستان دەبێت ئەوەندە قووەت هەبێت احتیمالینە لەسەر پەڕ و دستور و ئەو شتانە دەبێت قووەتی هەبێت هەرێمی کوردستان خۆ بپارێزێت لە عێراق. بەڕاستیژی پێشمەرگە ئابووریە مەسەلەن پەیوەندیوینە ینی دەبێت جیۆپۆلیتیکی خۆشی بزانن چەند زەحمەتە بەس ئەوەندە گرنگەژی بەڕاستیژی. بەس ئەوەی خەتەر ئێستا ئەوەی ئەم تێداژین ئەو ڕۆژانەکانە ئەم تێداژین یعنی مع الأسف ئێستا فعلی دنیا لە شەردا لە شەرێکی جیهانیدا دەزان جەبهەکی لە ئوکرانیا جەبهەی دیکە لە غەزەیە جەبهەی دیکە ئێستا حوثیەکان کرد لە یەمەنیان کرد ئەوە جەبهەک عێراقیش کرد. مع الأسف هەرێمی کوردستان تارگێتی هەرێمی کوردستانیان دەکەن یعنی بە شێوازێکانیدا دی هەرێمی کوردستانی هەوڵی هەرێمی کوردستان کە بتە یەک جەبهەی ئەو شەرە گەورەیە کە ئاگرێکی زۆر گەورەیە بەڕاستی قورکمان دەگرێت. ئەوەی دیکە گرنگتر چییە مەثەن بە تایبەتی هەولێر و ئەو منتەقە یعنی ئەو جیۆپۆلیتیکە ماوە کە بە شێوازێک یانی دیکە
إيران نيتانية خرقي بكت، إيران نيتانية مثلا وەکو ما أعتقد كتصفية نفوذ غربي لێ بکاتن. هەرێمی کوردستان هەموو کەس بە تایبەتی هەولێر هەموو کەسی لێیە، چونکە وەکو من گوت جۆرێکی حیادی لێیە، جۆرێکی استقلالیەتی تا ئێستا هەیە. هۆکارێک بۆ پیلانگەڕەکان ئەتوانین بەو هۆکارە ناو بنین کە هەرێمی کوردستان ملکەتی هیچ ئەجەندایەک نابێت لە ناوچەکە ئەو هۆکارێکە بالضبط ئەوە گەلە گرنگە، بەس دەبێت بزانین کە هەرێمی وەکو من گوت یەک بەشێک ئێستا هەوڵی دەدەن ببتە بەشێک لەو جەنگە جیهانیە کە لێڤەڵێکی گەلک نزم بەڕێوە دەچێتەوە. هەوڵی شتی دیکەش ئەوەیە دەبێت ئێمە بەڕاستی ببینین عێراق حربی لەسەر کوردستان ئەعلان کردە، یەک مؤسساتیوی لەغۆ کرد، پەرلەمان دوو دەستی ئێستا لە ناوەڕووکی پەرلەمان هەوڵی دەدات کە مەسەن انتخابات نەکرێن مەسەلەن ئەو محکەمەی ئیتیحادیە بالضبط فۆرەمێکی أو مصلحة تشخيص نظامي إيرانية هر دولات دستور هيج شت تأثيري لنا كتوا چوار مثلا آبوری كردستان يعني هولي دادن إنهاك بكناوتي كردستان أو كردستان لسر جيوبوليتيكي طاقة دنيا بو أو دي استا مثلا مطاري حوليري حول دادن مثلا أو بيتيك بدن يعني أو بجاب بدجي هربي كردستان لكن هر نوع كبراستي کۆپیە کە بە شێوازێک یانیکەی سیاسەتی سادام دژی بەرامبەر هەرێمی کوردستان لە کاتێکدا کە ئەم هەموو پیلانە قوڵپەدات و کوردستان لە ناو ئەم هەموو قوڵپە پیلانەیە کە بۆی دەگەڕێت لەگەڵ ئەوەیە پەیوەندیە دیپلۆماسیەکانی خۆی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەبات. ئەمە چۆن دەبینن؟ بەێ وەکو من گوت ینی بەڕاستی تاڕادە کورد دوای نوتۆئێک عمومەن و تا ئێستاش یعنی كردي بيشين وطوئك نينن تنها شركرنين كرد سياسات فيري سياسات بو درچو إثباتي خوكر إثباتي وجودي خوكر يعني براستيجي سركردات كردي تارا داك وكو من قوتي زيادة سركردة سياسية كاني منطقة عراق بتايبتي لو جيوبوليتيكا وكو من قوت معجزة هرم باو آستگاه عنده بس دي من دابد بلموا براستيجي بيلانا كان واضحا استا يعني تنها شت ما استا لخلقي مدني دادن براستي لما طاري مدني دادن باش دكتور انا كاريگري كاتا سر قواري هرمي كردستان زور هرمي كردستاني بله چونكو عراق دولتك هیچ جارك يك يعني قراري بدستينية براستي قرار عراق لا طهرانه همو من دزانه لا چیزی قايدي كانيه او ميليشياي كلا حريمي دادن هموش لا مطاري حولي دادن مطاري حوليري او بكنوا بودجي عراق خوب بودجي سلاحي وانش لعراق دادن بينما بودجي تقاعد بودجي خستخانه بودجي مدرسه و نائت الهرميش براستي بودجي خوب دز بينتوا واشتكي زور واضحه شتي دي كما قلت عراق براستي هيج ريزي بو قانون و دستور و نه قرتيا و استاشنا قرتوا يعني شر ايران همو صدام بحركه شر ايراني دست بكت لسر تلفزيون قلت اتفاقيه جزائر بو لسر تلفزيون قلت اواسن انسانه إنساني درستي كردية وإنسان دتان تكيش بدات أو هاي لسه تلفوز يدر أوها عراق يعني وكو من دالي مشي براستيش مع الأسف هر أواني لبغدا هر يكيك من بحثي خلقيش ناكم بس زور منتاليتيش هاي لجادي عراق كزور حسودي بكردستاني دابرت من باشا كرد أبيت شي بكاد لم دوخا دكتور كاتيك أزمونك واي لقل عراق هاي لقل طواوي حكومة يقل دوايك كاني عراق أما أو أزمونا ما لقل عراق هي كرد بيت شي بكات يعني كرد بيت يك بزاند كهر عراقيك حكمي بغداد بكات صدام كي بتشوك لسري دايا دوای مدك او صدام جورده بدو لصدامي درست خرابت اللي توا دوش براستی ناوخوی حریم کردستان گله گرنگه براستی حریم کردستان دبت ایشی لسر ناوخو بکاتن دبت حریم کردستان براستی زور نزیکی خلقی خوب بتن مخاطبه خلقی خوب بکات او اشتکی گله من نقطه دیگه که گله مهمه مؤسساتی حریم کردستان براستی جی توزك لخلق دور كاوتينا يعني من دبتنا ورخنا بكما
یعنی هەرێمی کوردستان تەجروبە کە بەڕاستی پێشکەوتنیوی زۆر سەریع بوو مؤسساتیوی ئەوەی وی یعنی و دواتری زۆر ئەزمە و زۆر حرب بەسەر هاتن هەکە تەماشا بکەین 2003 تا ئێستا هەرێمی کوردستان یعنی معارزی زۆر ئەوەی بووە هەر 7 ساڵێک 2013 مثلا باجێک 11 باجێتیوی بڕی 2013 داعشیان لۆمان نار 2017 هجومیان لەگەڵ 75 میلیشیای ئیرانی هجومی هەولێریان کرد ئەمجا ئێستا ئەو کەمپینە هەیە کە مەسەن ئابووری کوردستان مؤسساتی منتەخەبی کوردستان پەرلەمانە قانونیە مەسەن هەوڵی دەدەن ئێستا پەیوەندیەکانی دەرەوەی کوردستان تێکی بدەن هەوڵی دەدەن یعنی تیجارە و ئەو شتانە لەبەر ئەوە من دەمێت بزانم و هەرێمی کوردستان دەبێت بەڕاستیژی بە هیچ شێوازێک دەوری زەحیەی نەگەرێت بەلکو هەرێمی کوردستان وەکو جارانی دیکە کەرامەتی خۆ بپارست بە قوواتی خۆ بە پێشمەرگە بە ناوخۆی خۆ بە ئینگەیجمنتی خەڵک ینی پشتیوانی خەڵکی خۆ بەڕاستی سپاس دەکەین دکتۆر بەیار دۆسکی شارەزای سیاسەتی نێودوڵەتی و مامۆستای زانکۆ لەگەڵمان بوویت وەڵامدەری پرسیارەکانمان بوویت دووبارە سپاس زۆر سپاس